ناوم ئیسماعیل ڕۆستەمە، دانیشتووی شاری هەولێرم. لە ساڵی 1998 ئەمن بیرۆکەیەکم لۆ هات کە ئەو ئەشیانە خڕکەمەوە، ئیدی لەبەرا خڕم کردەوە تاکو ئێستاکە. من جاران کە منداڵ بووم ئەشیای لە عابەشتیوالەم هەبووی خۆم نەدەشکان، هەرم دەگرت بەم بە هاگرم. ئیدی لە پاش 98 ڕۆژێکەوە دانیشتم ئەو فکرێم بۆ هات، گوتم باشە لۆم شتی خڕ نەکەمەوە کە ئەو شتانەش هەمووی ڕۆژانە بەکارهاتوە، هەموو خەرک یادگاری لەگەری هەیە. ئەو شەربەتە نادرا، ئەو شەربەتەشی زۆر باش بوو، لە ساڵی 86-87 بوو. ئەو شەربەتە باشترین شەربەت و عێراقیش بوو. ئەوەشمانەیە ئەوە پتەقارەکەیتی، ئەوە شەربەت نادرا. هەیتمان ئەوە فڕاتە، ئەوانە هەموو شتەکان عێراقی نەنا، شتی هیچ شتێک لە دەرەوەی وڵات نەداهات، هەمووی ناوە خۆ دروست دەکرا. ئەوە بپسیە. جارەوە بە کابرا گوتی وەرە لێر ڕاتچوومە تەقریبەن دانەکەم پێچوە، یانەشین هەتا هێوارە ناتیمەوە لە بۆ یەک پارچە ئەشیای چوومە، یانەشی لۆ پیارەی چوومە، یانەچینێ لە بۆ سابوون و شتیوالە چوومە. خەرک شتەکانی زۆر بەلاوە سەیرە. ئێستا هەیە گریانی دێم زۆر لەوەی خۆم براوم کردەوە، ینی خەرک دەرێ بەس دێم سەردانت دەکەم. ئێستا کە گەر جێگایەکە بی پارپشتێکم لۆ بکەن، ئەوزە چ سەرمایەدارێک بی، چ کار بەدەستانی ئەو شارەی بن، جێگایەکم لە بۆ دابنێن لۆ ئەمن و ئەشیانە لێدانم خەرچیش بێن لە خۆیان دانیشت سەردانی ئەو جێ بکەن.